حتى پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسانێک هەیە کلیلی خێر و چاکەن، یعنی بەردەوام خێر و چاکەیان بەدەستەوەیە، بەڵام چی داخەن؟ ئەوەی چاکە بێ ئەیکەنەوە بە کلیلەکەیان، ئەوەشی خراپە بێ دایەخەن. بۆی ئەفەرمێ فطوبى لمن جعل الله مفاتح الخير على يديه، بەهەشت بۆ ئەو کەسە بێ، بەختەوەری بۆ ئەو کەسە بێ کە خەڵکی لەگەڵیا ڕێکوپێکە، ئەوش لەگەڵ خەڵکیان ڕێکوپێکە، چونکە ئەگەر ڕێزی خۆت نەگری خەڵکی ڕێز ناگرێت. جا خۆشبەختی و بەهەشت بۆ ئەو کەسە بێ دەرگای کردنەوەی خێر و چاکەیە و داخەری هەموو خراپەیەکە. ئەوەی چاکە بێ ئەیکاتەوە، دەیکات ئەنجامی ئەدا، ئەوەشی خراپە بێ وازی لێ دەهێنێ دایەخات. ئەمە باشترین کەسە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەهەشت بۆ کەسە بێ کە دەرگای خراپە داخە. بەڵام هەندێک لە کەسەکانی ئێمە لە باوک و کەسوکاری ئێمە بیلعکس هەرچی شتێک خێر و چاکە بێت دای ناخات، ئەیکاتەوە. ئەڵێ ڕۆڵە هەر کەسێک زلەیەکی لێدا یەک فشک بنێ ناو چاوی